سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. سەرچاوێکی ئاگدار لە نێوێکەتی تایبەت بە شارپرێسی ڕاگەیان چارەسەرکردنی مەلا بەختیار گەیشتۆتە قۆناغی کۆتایی و پزیشکەکانی ناوبراو پێیان ڕاگەیاندووە ئەگەر هیچ پێشاتێکی تەندروستی ڕوونەدات ئەوە مەلا بەختیار دەتوانێت کۆتایی ئەم هەفتەیە بگەڕێتەوە شاری سلێمانی. سەرچاوەکەی شارپرێز وتیشی بەگەڕانەوەی مەلا بەختیار بۆ شاری سلێمانی و دوای چەند ڕۆژێک لە کۆنگرێکی ڕۆژنەمەڵیدا بە بەڵگەی ورد ژارخواردنەکەی بۆ ڕای گشتی ئاشکرا دەکات. هەر بە گوێرەی وتەی ئەو سەرچاوەی کە قسەی بۆ شارپرێز کردووە لە پاش گەڕانەوەی مەلا بەختیار و ئاسایی بوونەوەی دۆخی تەندروستی ناوبراو سەرۆکایەتی کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتی دەکات و تیایدا بڕیاری دوورخستنەوەی لاهور شێخ جەنگی و سێ لە ئەندامانی سەرکردایەتی ئەو حیزبە لە یەکێتیدا لە کۆبوونەوەیکی ئەنجومەنەکە پەسەند دەکرێت. پسپۆڕێکی نەخۆشیەکانی منداڵان ڕای دەگەێنێت ئەگەر ئەم پەتایی کە ئێستا بڵاو بۆتەوە تا 10 ڕۆژی دیکە کەم نەکات و سوگ نەبێت پێویستە کۆمەڵێک ڕێکار بگیرێتە بەر و دەوامی خوێندنگەکان بۆ ماوەی 10 ڕۆژ ڕابگیرێت. لە ئێستادا لە هەرێمی کوردستان پەتایەکی وەرزی توند بڵاو بۆتەوە و بەشێک لە پزیشکانی منداڵانیش هۆشداری توند دەدەن. دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی منداڵان و هاوکات بەشێک لە پزیشکەکانی منداڵان پێشنیاری ئەوەیان کردووە ئەگەر بەو شێوەیە بڵاوبوونەوەی پەتاکە بەردەوام بێت پێویستە هەفتەیەک بۆ 10 ڕۆژ پشوو لە خوێندنگەکاندا ڕابگەێنرێت. حکوومەتی عێراق کۆنسوڵخانەی بیلاڕوسی لە بەغدا و هەولێر داخست. فواد مامەند کۆنسوڵی بیلاڕوسیا لە هەرێمی کوردستان بە شارپرێسی ڕاگەیاند وەک هەوڵێک بۆ ڕێگریکردن لە کۆچی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان بۆ وڵاتانی ئەوروپا. لە ڕێگەی بیلاڕوسەوە حکوومەتی عێراق کۆنسوڵخانەی بیلاڕوسی لە بەغدا و هەولێر داخستووە. کۆنسوڵی بیلاڕوسیا لە هەرێمی کوردستان وتیشی پێشتر ڤیزا بە $6 بوو. لە ئێستادا ڤیزا بە هۆتێل و چوون و گەڕانەوە گەیشتۆتە $500 بۆ $600. بەڵام نووسنگەکانی گەشتیاری بۆ هەر نەفرێک بڕی $3000 وەرگرتووە. دەژڵێت ڕەنگە بۆ داهاتوو نرخی ڤیزەی بیلاڕوسیا زۆر زیاتر بێت. بڕیارەکەی حکوومەتی عێراق دوای ئەوە دێت کە ژمارەیەکی زۆر کۆچبەری نایاسایی عێراقی لە ڕێگەی بیلاڕوسیاوە ڕویان کردە وڵاتانی ئەوروپا. هەفتەی ڕابردوو حکوومەتی چین داوای لە هاوڵاتیانی وڵاتەکەی کرد کە بە ئەندازەی پێویست خۆراکی بنەڕەتی و پێویست لە گۆشت و سەوزە و میوە و دانەوێڵە بکڕن بۆ هەر ئەگەر و پێشاتێک کە ئەگەری هەیە لە داهاتوودا ڕوبەڕوویان بێتەوە. باز لەوەش دەکرێت قەیرانی برسێتی ڕوو لە جیهان دەکات. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە نرخی شتومەک و خۆراک لەو وڵاتە بە تایبەت ئەو خۆراکانەی کە پێویستی ڕۆژانەن وەک سەوزە و گۆشت و میوە بە ڕێژەیەکی بەرچاو نرخەکانیان بەرز بووە و دەستکەوتنی هەندێک مادەی خۆراکیش لە هەندێک ناوچەی ئەو وڵاتە بە تەواوی بۆتە کارێکی ئەسەم. بەشێک لە میدیاکان بازنەوە دەکەن حکوومەتی چین ترسی لە وەرزی زستان هەیە و لەگەڵ هاتنی سەرمادا جارێکی تر پەتای کۆرۆنا بە بەهێزی لە چین سەرڵ بداتەوە و ئەمەش دووبارە ببێتە هۆی ڕاگەاندنی کەرەنتین و داخستنی دوکان و بازار. بەڵام بەشێکی دیکە لە میدیاکان ئاماژە بە ئەگەری دروستبوونی قەیرانێکی جیهانی لە خواردن دەکەن و بە قەیرانی برسێتی ناوی دەبات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.